دیارە خۆتان کۆڵن پاول دوێنێ کۆچی دوایی کرد کۆڵن پاول وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو لە پێشوە یەکێک لەو قازانجە و سوودەی کە بۆ هەموو گەلی عێراقی بۆ کۆڵن پاول شخصێتێک بووە کە لە مەجلیسی ئەمن پێی لەسەرەوە داگردەوە کە عێراق و سەدام خاوەنی چەکی کۆکوژە و بە عێراق نەمێنێ بۆیە بە ڕوخانی عێراق و بۆ پرۆسی ئازادی عێراق گەلی عێراق بەگشتی و بە تایبەتی گەلی کوردی ئەمە کە چیمەباران کراوین ئەنفان کراوین لە هەموو کە زیاتر شادومان بووین ئەمە یەک دوو بەنسبەت هەڵەبجەوە سەردانی شاری هەڵەبجەی کردووە وەلەل کە سوکاری چیمیاباران کۆبەوە لەو مۆنیمێنتە لە ئیفتتاحەکە لەگەڵ جەنابی مەمجا لەگەڵ جەنابی مەسعود بارزانی و جەنابی دوکتۆر بەرهەم و جەنابەکانی تر و لەوێ پێی لەسەرەوە داگرتووە کە هەڵەبجە چیمیاباران کراوە و ئەمە جینۆسایدە و ئێمە پەیمان بە هەڵەبجەیەکان و بە گەلانی عێراق دەین کە کارەساتی وا جارێکە دووبارە نەبێتەوە بۆیە ئێمە بەڕاستی جێخۆیەتی هاوبەشی خەمی گەلی ئەمریکا دەبڕین بە ئەو کارە چکە هەم بۆ پرۆسی ئازادی عێراق کە لە دێوەزمەی بەعەز نەجاتمان بوو ڕۆڵی هەبووە هەم بۆ هاتنی بۆ هەڵەبجە و ئەو پەیمانی بە کەسوکاری چیمیاباران داوە و هەڵەبجەی بە جینۆساید لە قەڵم داوە کە چیمیاباران کراوە لایەن ڕژێمی عێراق و جارێککە دووبارە نابێتەوە بۆ ئێمەوانە جێی تەقدیر بوو.